هەڵبەتەوەی کە بینین ئەمڕۆیمە لە هاین لە بازگەی بێخاڵ ئەمە ئێرەکانە بە مەبەستی ئەمە یەکێکە لە هەنگاوەکانی با بڵێم خۆپارێزی دروستکردنی ئەم ڕەشەیە شتێکی باشە. هەر ئۆتۆمبیلێک بچووک وەسەد گەورە واتە با بڵێم تەتهیر دەکرێت، خاوێن نەکرێتەوە دەرمان پڕژێ نەکرێت و ئەمە شتێکی هەنگاوێکی خۆپارێزیە. ئەم وادە دژە ڤایرۆسە. ئێمە نەوعێتی موادەکان موادی سایلمانەیە 3 بۆ 4 جۆرمانەیە بە پێی کەمیەکەوە بە پێی ئیشکردن و هاتنی ئۆتۆمبیلەکانە. ئەم ڕاشعە دروستکردنی بۆ ئەوەی بوو دەمزانی ڤایرۆسێکە بەلاو دەبیتەوە بۆ ناو شارەکانی هەرێمی کوردستان پێم خۆش بوو تشتێکی وا بکەم بۆ ناو شارەکەمان نەگوازێتەوە. ئەوەز ڕۆژە سێیان دەست ڕەشاندنێت کە ئەنگەل ئەمادنە محوەرت پێشمەرگە گەل برایەت خواری کاریەوە بکەین و پارێزین ویش ڤایرۆسا درندە ئینشاءڵڵا وەکی دیژی هندیمە پێچێ بەدەم تەقسیر ناکەین مەژی پێچێ بۆ ئینشاءڵڵا ئالیات و تشتمە هەبوو کو ئەم وی تشتی بکەین وێ دەرمانی وی ئەرکی ڕابینەوە. سپاسیوات کن که امریکا جی کل وی ویروس کرونا کو سر کردستان بلاو بیا و مال هر دیسا مل خدا گل ملمه و خلق امریکا سردان خالد مکریه خال بو خاله خالد مرشاندینه و اما کی پشمرگاش دی خو پارزین و داخازش خلقیت کن و کی پابند بن برنمان حکمت کو بشن وی شستر خدا را کن. ابرو وكر خراب بياب يا خير غازي پشتوانيا سازين حكمت ناحيه باطفه ام يترابين هوا كمازن کو پترش 400,000 لیتر درمانی ما آماده کرینه کو ام سنتر باطفه همیل گل کمالگاه ها بگو برشینی بیشک برگیری شهرستانی جبرکل گلمده آماده یا آسایش باطفه آگر و مراندنا باطفه جی گلمده آماده یا و تندرستی ها باطفه جی ابرکل گلمده آماده. دستخوشی دوان کودان ویرانگی دا هماهنگی خلکی و دستگاهات خیرخوازی تایبەتی گل حکومت بگی راد بم دست یک دست کو روبینا وی ویروسی که دیگه ناف ملت مدا سرانسری جهانی ام هیوید کیم راستی بردامن سر هماهنگی گل حکومت بو پاراسنا گیان مهمیا